سلام سۆزیار جەمال پزیشکی ڤێتەرنەریم لە بەرگێکی تری ڤێتەرنەری لەگەڵدانام کە تێیدا باسێکێکی تر لەو ئاژەڵانە دەکەین کە لە ئێستادا خواستێکی زۆری لەسەر لەلایەن خەڵکەوە بۆ بەخێوگرتن لە ناو ماڵدا. ئەویش سەگی زینەتە. سەگەکەی ئەمڕۆمان بریدەکەی میکسە لە نێوان دوو جۆرە کە ئەویش ماڵتیز و شیتوزی پێڵن کە ناو ئەسڵەکەی بۆ هەردووکیان دەگەڕێتەوانێ بۆ ماڵشی. ئەم سەگە عادەتەن تەمەنی لە نێوان 12 تا 15 ساڵ دەژی. ئەو ژینگەی کە تێیدا دەبێت ژینگەی ژوورەوە بێت، دواتر ناتوانێت لە دەرەوە خۆی بەخێو بکرێت، بەڵکو دەبێت لە ژوورەوە بێت. پلەی گەرمی بۆ ئەم دەبێت لە پلەی گەرمی ئاساییە بێتە لە 20 دەست پێ بکات. تەنها ئەوەیە کە ئۆنەرەی بڕیارەدا ئەم سەگە بەخێو بکات، دەبێت لە ماڵەوە بەخێو بکات، ناتوانێت لە دەرەوە بیکات. تەنها ئەوەیە کە دەتوانێت بۆ خۆی لەگەڵ خۆیان بۆی کە سترێس نەبێت سەگەکەی بیباتە دەرەوە پیاسەی پێ بکات. نیشتمانەکەی گەڕێتەوە بۆ یونایتد ستیت لە ساڵ 1990 دەست پێکات و عادەتەن لەم ساڵانەی دوایەوانە لێرەش گەشەی کردو کە ئەوەیە کە خەڵک خویاوەتی کە سەگەکان ئەم سەگ جۆرە سەگە بەخێو بکات. وەکو هەموو سەگێکی تریان وەکو هەر ئاژەڵێکی تر کە یەکێک بڕیارات ئاژەڵێک بەخێو بکات، گرنگی پێدانێکی تایبەت بەخۆی ئەوێت. ئەمیش بە هەمان شێوەیە ئەبێت ئەو خواردنی کە هەڵی ئەبژێری خواردنێکی ستاندارد بێت. خۆیان عادەتەن خواردنەکانی خۆیان کە لە کلینیکەکانە بەردەست ئەبێ خواردنی تەڕ و وشکە، عادەتەن ئەتوانێت خواردنی ئینسانیش بخوا، بەڵام ئەبێ ئاگاداری بێت لەژێر چاودێری پزیشکی ڤێتەرنەریا بێت، نەک ئەوەی کە هەموو خواردنێک بخوا بێتەوەی کێشە بۆ تەندروستی ئاژەڵەکەشین. ڤیتامینەکان وەرگرێت، هەموو شتێک کە لەلایەن پزیشکی ڤێتەرنەری تایبەتوانی ڕێنمایی ئەدرێت بە خاوەنەکەی کە پێشەوەی بەخێوی بکات. وهروەها بۆ ئەوەی کە ئەم سەگە باسیشم کرد کە ئەم سەگە سەگی ژوورەوەیە، بەڵام ئەوەیە کە بۆی سترێس نەبێت ڕۆژانە ئۆنەرەکەی هەم بۆ ئۆنەرەکەی خۆشی باشە و هەمیش بۆ سەگەکە کە پیاسی پێ بکات، بۆی سترێس نەبێت و هەوڵبا لەگەڵ خەڵکی شاب بکرێتەوانە. بۆ تەمەنەکەی کە باسم کرد کە تەمەنەکانیان عادەتە لە نێوان 12 تا 15 ساڵ تەمەنیان هەیە، بەڵام کۆمەڵە کاریگەریەکمان هەیە لەسەر تەمەنەکەی کە ئایا زیاد کرێ یاخود کەم کرێ، وەکو جێنەتیکمان هەیە یاخود شێوازی ئەو خواردنی کە ئەیاتێکە خواردنی باشی ئاەتێت بە ستاندارد ئەیاتێت لە کاتەکانی خۆیەتی، یان ئەوە تا ئەم سەگە وەرزشی پێ ئەکریان هەر تەنها لە ماڵەوانێ بەکار ئەهێنرێت و وەکو ئامڕازێکی بەکاری ئەهێنێت، بەڵکو ئەبێت وەرزشی پێ بکات بیباتە دەرەوانێ و هەر لەگەڵ ئەوە شاد چاودێری پزیشکی ڤێتەرنەری لەگەڵا بێت، ڤاکسینی بۆ بکات. عادەتەن ڤاکسینەکان لە تەمەنی مانگی و تا 2 مانگ دەست پێکات. لە جورئە یەکەمیان کە بۆی ئەکرێت بۆ 4 نەخۆشی ڤایرەسیە، دواتر لە دوای 2 هەفتە دووبارەی دەکرێتەوە بۆ نەخۆشیێک لەگەڵ 4 نەخۆشیەکە کە پێی دەوترێت نەخۆشی لیپتۆ، دواتر لە دوای 2 هەفتە دووبارە ئەکرێتەوە بۆ نەخۆشیێک کە ئێستا لای خۆمانە زۆر بڵاو و ئەتوانین بڵێن لە ڕێگەی ڤاکسین و ئەتوانین کۆنتڕۆڵی بکەین کە ئەویش نەخۆشی ڕێبسەواتە هاری سڵاگ. دواتریش لەبێت چاودێری بکەیت کە حەپی کرمی هەیە، چکە معرەزم بووی کە تووشی نەخۆشیەکانی کرم ببن و لەگەڵیشا عیلاجی ئۆینتمنت وەرگرن بۆ تووکەکانیان یاخود ڤیتامینەکان وەربگرن و لەگەڵیشا جژە حەشەراتەکان وەربگرن، چونکە گوێچکەکانی عادەتەن ئەم سەگە بەرەو خوارەوەیە، ئەوەش زۆر معرەزە بووی کە بەکتریا تێیدا کۆ بێتوانێ و بێتۆی کێشە بۆ خۆشی و هەروە خۆشیان لە جەنێتیکەوانێ کێشەی پووکیان هەیە کە بە زۆر گرنگی برێ بە دەمودانیان، بۆی کە تووشی هیچ مشکلێکی تر نەبێت لە دوایە کە چارەسەرکردنی بۆی قورس بێت. ئەگەر کەسێک بڕیار بە کە سەگێک بەخێوکەیان هەر ئاژەڵێکی تر بەخێوکات، سەرەتا نابێت لێ بترسێت یاخود ئەوە تاکە ئامانجێوی هەبێت کە عەزێتی ئەم سەگە بات، ئەوش بە هەمان شێوە ئەترسێت، سترێسی هەیە، بەتایبەت ئەم سەگانە کە سەگی دەرەوەنی تەنها لە ناو ماڵە بەخێو ئەکرێت، هەوڵبا یاری لەگەڵا بکات بیباتە دەرەوانێ لەگەڵ خۆیە، نەک تەنها لە ژوورۆ دای بنێت و هیچ تەنها کاتێک کە خۆی بێتاقەت بوو بچێ بۆ لای سەگەکە عەزێتی نەیات، هەوڵبات کە بیناسێنێ بە دەوروبەرەکەی کە ئەمەش مافێکی هەیە، نەک تەنها بۆ جوانی بەکاری بێنرێت و عەزێتی بات. بە هەمان شێوە لە لای ڤێتەکان کلینیکی ڤێتەرنەریەکان یاریکردن هەیە بۆ ئەمان ئەتوانێت ئەو یاریانی لە ماڵەوە بۆ دابنێت، خۆشی یاری لەگەڵا بکات، مرج نییە کە ئەو یارانی بۆ بکڕێتیان بەردەست بێ بۆیت، ئەتوانێت خۆی بە هەر شتێک بێ یاری لەگەڵا بکات، تەنها ئەوەیە کە بۆ ئامڕازێک بەکاری نهێنێ. لە هەموو ئاژەڵەکانە کۆمەڵە نەخۆشیێک هەیە کە پێویستە لەلایەن پزیشکی ڤێتەرنەری گرنگی پێ بێت. بۆ نەخۆشیەکانمان هەیە کۆمەڵە نەخۆشیێکی ئینفێکشەسە کە لە ڤاکسینەکانیش ئاماژەم پێکرد کە ئەبێت ڤاکسینیان بۆ بکرێت بۆ ئەم نەخۆشانە، یان ئەوە تا کێشەکە میتابۆلیکانی لە لەشی ئاژەڵەکە خۆیەکێک لە نەخۆشانە نەخۆشی شەکرەمانەیە کە ئەتوانین بڵێن تریتمنتەکەی چارەسەرێکەکەی ئەوەیە کە ئەتوانین وەرزش بەم ئاژەڵە بکەین، ئەوە هۆکارێکی زۆر باشە بۆ چارەسەرکردنی، یان ئەوە تا کێشەیەک لە بڵێن حساسێتێک هەبێت بە خواردنێک ئەیبێت یاخود ئەوە تا بە دەرمانێک یان بە هەر شتێکی تر بێت، یان ئەوە تا نەخۆشی سکینیان هەبێتە لەسەر پێستیان، وەرمونە نەخۆشی سکابیمان هەیە، مێنجمان هەیە.